دەست بە سەرداگرتنی بڕی زیاتر لە 51 کیلۆگرام لە مادەی هۆشبەر و دەستگیرکردنی 35 بازرگان و فرۆشیاری مادەی هۆشبەر لە ژمارەیەک چاڵاکیدا لە چەند هەفتەی ڕابردوو پاش وەرگرتنی زانیاری و بەدواداچوونی بەردەوام هەروەها دوای وەرگرتنی فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەمانەوە توانرا 35 بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر بکرێن لە شاری هەولێر و دهۆک کە ژمارەیەک لەو بازرگانانە بازرگانی بیانین و کاری بازرگانی نێودەوڵەتی بە مادەی هۆشبەرەوە دەکەن. لەم چاڵکیانەدا توانرا بڕی 49 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ و بڕی 2 کیلۆگرام لە جۆری هێرۆین دەستی بەسەردا بگیرێت. جێی ئاماژە پێکردنە لە ژمارەیەک لەو چاڵکیانەدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی بازرگەکان هاوکار و هەماهەنگمان بوون. لە دادگای دۆسیەی تاوان بۆ تەواوی ئەو تۆمەتبارانە کراوەتەوە بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کاتێکەرە عەقڵیەکان ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. ئێمە لێرەوە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین کەوا خۆیان بە دوور بگرن لە باکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و لە حاڵەتی بوونی هەر حاڵەتێک کڕین و فرۆشتن ئەگەر بکرێتن پێویستە بە زووترین کات بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان ئاگادار بکەنەوە. لەبەرەوەی لێکەوتە خراپەکانی مادەی هۆشبەر یەکجار زۆرن، هەم لە ڕووی جەستەیی، هەم لە ڕووی دەرونی، هەم لە ڕووی کۆمەڵایەتی، هەم لە ڕووی ئابووریەوە کە ئەگەر بێت و سەرنج بدەیت ئەو وڵاتانی کە مادەی هۆشبەرتەیدا زۆر بەربڵاوە دەبینیت بە تەواوەتی شیرازەی کۆمەڵگا تێک چووە و خانەوادەکان لێک هەڵوەشاونەتەوە